تەوقیفیانە بێت ئەک جینە ئەوانیش بەشدارن لەم تاوانە ئەم بڕیارێکی سیاسیە بەڕاداندا دوێنێ دادگا کراسەکەی بۆ تەواو کرد. ئێمە یەک دوا بە دوای سەختی دژواری ژیان و چەندان گرفتی ئابووری و قەیرانەیەک لە دوایەکەکان لە هەرێمی کوردستان تاوەکو ئێستا ئەوەی هاوڵاتی تۆزێک تروسکایی لە دەسەڵاتی کوردیا بینی بێتەوانێ دەسەڵاتی دادوەری و دادگا بووە بۆ ئەوەی بتوانێت مافەکان بۆ خاوەن ماف بجێڕێتەوانێ و سەروەری یەک یاسا بۆ هەمووان وەک یەک جێبەجێ بکات. بەڵام بەداخەوە ئەوەی کە دوێنێ لە هەرێمی کوردستان لەگەڵ ساڵیادی نزیک بوونەوەی هەڤەی شوباتا بینیمان دۆخێکی تەواو مەترسیدارتر و دژوارتری خوڵقان ئەویش بە سزادانی 5 چالاکوان لە پارێزگاکانی دهۆک و بادینان کە تێیدا بە سزادانیان بۆ ماوەی 6 ساڵ کە تەنها بە هۆکاری ئەوەی کە ئەمانە بۆ چوونی جیاوازیان هەبووە یاخود لە کاری ڕۆژنامەنووسی کاریان کردووە. بۆیە ئێمە لە ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئەم دۆخە بە دۆخێکی زۆر مەترسیدار دەزانین و داوا لە هەر یەکە لە ڕێکخراوەکانی نێودەوڵەتی ئاژانسی نەتەوە یەکگرتوەکان بۆ هاریکاری عێراق یونامی دەکەین و هەروەها ڕای گشتی فشارەکانیان بۆ ڕوبەڕووبوونەوەی ئەم هەوڵە پۆلیسیە حکومە تۆتالیتاری لە هەرێمی کوردستان هەیە بخەنەکار بۆ ئەوەی بربەستێک بۆ ئەم هەنگاو و نیەتەی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە دیاریکراویش کابینەی نۆ دابنێن. ئێمە وەک ڕێکخراوی CPT لە ماوەی 2 ڕۆژی ڕابردوو ئامادەبوونمان لە ناو هۆڵی دادگا تێبینیمان کرد. ئەو بەڵگانەی کە پێشکەش بە دادگا کران بریتی بوون لە چەند گفتوگویەکی کەسی کە دەتوانرێت خوێندنەوەی جیاجای بۆ بکرێت و هەروەها کۆمەڵە گوێنە کە بۆ کاری ڕۆژنامەوانی بەکار بردرا بوون. لە هەمان کاتدا گفتوگۆکانیان لەگەڵ ڕێکخراوە نێودەوڵەتیەکان سەبارەت بە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ لە هەرێمی کوردستانی عێراقدا وەک بەڵگەی تاوان ئاماژەیان پێدرا بوو. لە کاتی پشوێکی کورتی دادگایکردنەکەدا شێروان کە لەگەڵ 4 زیندانی تری بادیناندا لە ناو قەفەسی هۆڵی دادگادا بوو بەو ئەندامانەی تیمی CPT ڕاگەیان کە لە ناو دادگادا ئامادەیان هەبوو کە ناوبراو ئەشکەنجە و ئازار دراوە. هەروەها شێروان داوای لە CPT کرد کە پەیامێکی ناوبراو بۆ ڕای گشتی بخەنە ڕوو. شێروان لە پەیامەکەیدا گوتی چالاکانی کۆمەڵگەی مەدەنی بەیەکگرتووی بمێننەوە و ئەوەی کە لە توانایاندا بیکەن بۆ فشارخستنە سەر حکوومەتی هەرێم بە مەبەستی جێڕانەوەی دادپەروەری بۆ زیندانیانی بادینان. بەداخەوە شارەکانیان کردو بە ساربازگەیەکی شاراوە و شەقامیان لە ئازادی خوازان حرام کردووە و نووسین و دەربڕینی ڕای ئازاد بەکردەوەی تیرۆریستی ناوزەت دەکەن و دادگاکانیش بوون بە داردەستی حیزب لە نێو حیزبیشدا بوون بە مڵکی بنەماڵە خۆسەپێنەکان وەک بینیمان دوێنێ 16 دوو لە دادگاییەکی بەناو بەرنامە بۆ داڕێژراودا پڕ لە سیناریۆ بێ هیچ بەڵگەیەک کۆمەڵێک لە ئازادی خوازانی بادینانیان بە 6 ساڵ زیندانی حکم دران تەنها لەبەر ئەوەی داوای مافی خوراوی و حاونیشتیمانیان کردبوو و پۆلێکی کەش لە ئازادی خوازان هەمان چارە نووسیان لەوانە خراپتر بێت باشتر نابێت.